پارتیش ناڕازی بێ لەسەر ئەوەی بدرێتە ڕاپرسی بەڕێی من سەرۆک هەرە بێ بیداتە ڕاپرسی. دوامین پەیامی سەرۆکی هەرێمی کوردستان سەبارەت بە بەکارهێنانی چەکی یاخود سحری دەستور بۆ هەواڵەکردنی بۆ ڕاپرسی خۆی ئەمەیە جێگەی گومانە. گەر پێم بڵێ زیانی چییە کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ببرێتە پەرلەمان هەموار بکرێتەوە پاشان پاکستان یەک دەق یاسایی بێنێتەوە کە جایزە پرۆژەی دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان. پێچوانەیەکەمەوە یەک دەقم پێ بڵێ لەناو هەرێمی کوردستانە ڕێگری بکە لەوەی کە ڕەزنووسی دەستوری هەرێمی کوردستان نەگەڕێتەوە بۆ پەرلەمان. ئەگەر زۆرینەی خەڵک پێی باش بێ معنای تو ئەبێ کەمینە احترامی زۆری نەبگری وایە ئەگەر زۆرینەش پێی خراپ بێ ئەو خۆ ناڕۆ دێتەوە پەرلەمان و دنیا تێک ناچێت. ئێمە لە هەرێمی کوردستانە 22 دانە ساڵە بە دەستوری یەکێتی پارتی کارەکەین. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.